بەڵێ میوانێکی ئازیزمان هەیە لە تەوەری یەکەمی بەرنامەکەمانە کە پێویستە سوپاسی بکەین بەڕاستی ئەو خزمەتێکی زۆر زۆر باش بە کورد و کوردستان و نەتەوەی کورد و زمانی کوردیەکات و ئەو هەرچەندە لەدایکبووی لەندەنە بەڵام ئەو کووردە و شانازی بە کوردبوون و کوردستانی بوونی خۆیەوە کات و خزمەتێکی زۆر باشی کورد و کوردستان و زمانی کوردی ئەکات و لە ڕێی ڤیدیۆکانیەوە لە ڕێی سوشال میدیاوە ئەوێت نەتەوەی کورد بناسێنێت کە بڵێ ئێمە کوردین ئێمە ئەمەین کە هەین باشە و ئەو لە ئێستاە لەگەڵەوەی کاری ڤیددیۆکات ڤیددیۆکانی لە سوشال میدیای خۆ بڵاوکاتەوە ڤیددیو کلیپێکی زۆر جوانی بۆ کورد و کوردستان بۆ پێشمەرگا بڵاو کردوێتەوە بەڵام کورتەیەک لە ڤیددیۆکە سبەینێت تەواوی ڤیددیۆ کلیپەکە بڵاوکاتەوە ئەویش زۆر بەڕێز هەکار میرزایە هەکار سڵاوت دێبێ و بەخێر بێت لە ئێستا شەو جەژنە پیرۆز بێت. سلااوتان لێبێ زۆر سپاستانەکەم خۆشاو بنەمڕۆ لە پڕۆگرامی کورتات مەگەزین بەشدار ئەبی زۆر سپاس زۆر سپاستانەکەم خۆش زۆر بەخێر بێ کاکەکار وەکو باسم کرد دایکبووی لەندەنی بەڵام زۆر بە شانازیەوە باسی کوردبوونی خۆت و باسی کوردستانەکەیت ئەی چۆن قەت ئەنی لە مناڵیەوە من تەنیا وتومەکە کوردم قەت نەموتووە کە بریتانیە مشتیوە هەرچەنە جوازەکەم شتێکی تر نووسراوە بەڵام من بە خوێن کوردم دایکم کوردە و باوکم کوردە و هەر دایمەن هەروتومەکە کوردم ئێمە شانازی بەتەوەکەین کاکەکار بەسەرەتا باسی ڤیددیۆ کلیپەکەت بکەین سبەینێ ڤیددیۆ کلیپەکەی تۆ بڵاوکرێتەوە 6 وەکو یەکەم ڕۆژی جەژنی قوربان ڤیددیۆ کلیپێکی تۆ بڵاوکرێتەوە بە ناوی سەرچاوانە باشە باسێکی ڤیددیۆ کلیپەکەمان بۆ بکەی بیرۆکەی ڤیددیۆ کلیپەکە و پەیامی پشت ڤیددیۆ کلیپەکە ئەم ڤیددیۆ کلیپە ئەنی یەکەم گۆرانیمە بەڕاستی قەت شتێکی وام نەکردبوو پێش ئێستا من دایم ڤیددیۆ دروستەکەم یا بۆ فێربوونی مێژووی ئێمە یا بۆ تێکۆشینی ئێمە حەزەکەم دایمەن ئەنی شتێک بکەم بۆ گەلەکەم و بۆ وڵاتەکەم هەموو شتێک پەیامێکی هەبووە کە دروستم کردو بەس ئەم جارە ویستم بەڕاستی دەنگم بگاتە زۆر کەسێکی تر ئەنی بە زیاتر بینەری هەبێ زیاتر ئیسیفادەی هەبێ سەرگەنجانی ئێستا وەکو سرودێکی نیشتیمانیە بە ستایلێکی نوێ بۆ گەنجانی ئێستا و وەکو پێشکەشکردنێک بۆ باوپا پیرمان دەستەکانت خۆش بێ ئەنجا ئێمە پێمان خۆشە بینەری کورتەیەک بین لەم ڤیددیۆ کلیپە نوێت کاوا بڕیارە سبەینە تەواوی ڤیددیۆ کلیپەکە داوەبازێت بەڵام ئێستا پێمان خۆشە بینەری کورتەیەک بین لە ڤیددیۆ کلیپەکە لەگەڵ بینەرانمانە. ئەم کورتەیە لە ڤیددیۆ کلیپەکە کە ئەوەندە پرچێژە و جوانە بە تەواوی ڤیددیۆ کلیپەکە چۆن بێت جا هیوادارم سبەینی ئێمە و بینەرانیش چاوەڕێکین بۆی کە درێژەی ڤیددیۆ کلیپەکە ببینین. جام پێم خۆشە ئاماژە بە شتێکی دیکە بکەم زۆر کەسمانەیە کاتێک کە لە دایکبووی وڵاتێکی دیکە یاخود هەندێک کەسمان هەیە کە لە دوای لە دایکبوونیشەوە ئەچێتە دەرەوەی هەرێمی کوردستان هەندێک جاوای لێ دێت نەک نیشتیمان پەروەریەکەی تیان نامێنێت ئەبینی لەوەی کە هەر زمانە کوردەکەش بە تەواوی ناتوانێت قسەی پێ بکات تا چەند خێزانەکەت هاوکار بوون بۆ ئەوەی کاتۆ بتوانێت هەم کوردێکی زۆر باش قسە بکەیت هەم جگە لە زمانەکە بتوانیت نیشتیمان پەروەریەک هەوڵەژوی بۆ ناسانی نەتەوەی کورد. بە چیرۆک و بە هەڵدان ینی ئێمە لە ماڵەوە تەنیا بە کوردی قسەمان کردووە منیش خۆم ئەموت دایمان ئەبێ بە خزم و کەس و کاری خۆمەوە دەبەری ئەوان گەورەتر بوون لە من و ئینگلیزی قسانەکەم وتم ماڵەوە دایمە وت ماڵەوە کوردی دەرەوە ئینگلیزی ئەو هابوو ئەوە خۆم دەستم پێ کرد لە لایەنی دایک باوکمەوە دەست پێکرا بەس چیرۆکی ئەوان دایکم خەڵکی ئەفرینەوە لە دیمەشق لە دایک بوو باسیە کرد چۆن نەورۆز قەدەغە بوو لەوێ و چۆن هێرشیانە کرد لە سەریان لەبەروی کورد بوون و شتیوە باوکم پێشمەرگە بوو ئەنی ئەو چیرۆکی ئەو کە باسیە کرد چۆن ئەهاتە ناو شاری سلێمانی و شتی ئەنووسی بۆ خەڵک ئەنی تێبگەن کە پێشمەرگە وەستاوە و ئەنی ئامادە بن و بۆ هیوای خەڵک بمێنێت لە ئەو ڕێەوە هێشتوێتی من ئەنی زمانی خۆم بپارێزم و باشتری کەم بەس من هەتا هاتمەوە کوردستان وامزانی کوردی من زۆر باش بوو بەس کە هاتمە کوردستان ئینجا زانیم وا باش نەبوو اینجا خۆم هەوڵمدا لەو کاتەوە بڵێم باشە کێشە نییە ئەگە هەڵە بکەم لەگە خەڵکاکە قسە ئەەکەم بەو شێوەیە فێرەبی ئەو بۆیە من دایمە بە خەڵکەڵێم مەترسن بە هیچ شێوەیەک ئەگەر تایبەتی کوردەکانی ئەوروپا نەترسن تاقی بکەنەوە لەبەرەوەی خەڵکەکە
یارمەتیتانەیان دوایی ئەڵێن ئەوە ڕاست نییە ئەو هەبیڵێ بەس ئۆکەی بەسەر چاو فێر بووم منیش دایمەن وشەی عەرەبی بەکارێنم لەبەروی ئەوها فێر بووین یەکێک بە منەڵێ حەقە ئەمە بەکاربێنی لە باتی ئەوە اینجا دوایی بەسەر چاو منش ئەوە بەکارێنم ئەبێ هەڵبدەین لە دڵی خۆمانەوە بۆ خۆشەویستی وڵاتی خۆمان زمانمان بپارێزین بە هەرچی شێوەیەک و ئەمە گرنگە هەر زۆر گرنگە زمانی ئێمە ئەنیبوونی ئێمەیە دەسە خۆش بێت دایکت کوردستان هەر وڵاتێکەوە نابێت بە چوار ئەو بەڵێ ڤیدیۆ کلیپەکەتە ئاماژەی پێکەیت هەرواشە بێگومان دایکت خەڵکی ڕۆژئاوای کوردستانە باوکت خەڵکی باشووری کوردستان و بە دیاریکراوی شاری سلێمانی و لە هەمان کاتدا پێشمەرگەش بووە ئەوان تا چەند دڵخۆشن بە کارەکانت کە بۆ کوردستانیەکەیت زۆر ئەنی گەورەترین ژموری منن بە تایبەتی دایکم ینی هەم ئێستا ئەزانم سێریەکات و چەند دڵخۆش تەلیفۆنەکەی پێ تەلیفۆنەکەی بە شاشەکەیە ئەزانم زۆر بەدڵیانەوە ئەترسن جاجار لەبێ هەندێک کارەکانم لەسەر هەندێک بابەتی ئەنی خەتەرە بەڵام بۆ وڵاتی خۆم ئەبێ یەکێک ئەو شتانە بکات و زاراوی کرمانجیەکە چۆنە؟ کرمانجیەکەم چێتر بووە هەنێ باشتر بووە باس لەوە کردوتت هەندێک جار دایکمەوان ئەترسن کەواتە پێش پرۆگرامیش ئەمەکەمە گفتوگۆمان کرد باسی ئەوەت کرد کە سەرەتا ڤیدیۆکانت کردووە ئەو توانی بوەستیت بەڵام تۆ هەر نەوەستاویت لەبەرەوەی هەر ویستوتە ئەو دۆخی کە هەرێمی کوردستان تیات یاقوت هەر چوار پارچەکەی کوردستان بیگەێنیت بە هەموو جیهان و لەگەڵ ئەوەشە ڕەسەنایەتی و کلتور و نەتەوەی کورد بناسێنیت بەڵێ کە من ئەو شانسەم بۆ دەرچوو یا لەو کاتەیە بۆستم یا بەردەوام بم ئەنی ترسی یەک کەس ئەنی ئەگەر ئەتوانم یارمەتی دە کەسی تر بکەم بۆ من ئەوە زۆر گرنگترە بەڵام کە ئەی بینم بینەرم ئەوەنە بەرز بێت و ئەوەنە خەڵک لە ناو کۆمنتەکان دڵیان خۆش بێت کە یەکێک ئەو دیفاع لە کورد دەکات و هاتووە بە شێوەیەکی زۆر جیاواز پیشانی دنیادا کە ئێمە کوردین و حەقە هەموو کوردێک سەربلند بێ بە کوردبوونیان و لە نەفسە کاتەوە فێری کوردەکانەکەی ئەو کوردانە ئەەکەین کە بیریان چووە کوردبوون چییە و کە پەیامێک وەرەگرم بڵێ کاکە گیان من زۆر دەمێک علاقم بە کوردستان و کوردبوون نەماوە بەڵام کەس لەوەتی سەری تۆ ئەەکەم ئەنی دڵم بۆ کوردستان کرایەوە دیسان و شتیوە ئەوە زانی چەند گرنگە بۆ من یەک کەسیش پێ زۆر گرنگە بۆ من باشە لە ڤیدیۆیەکتا لە سوشەل میدیای خۆ بڵاو کردێتەوە بە سلێمانیا ئەگەڕێیت ئەڵی ئەوی لە سلێمانی ئەیبینین لە هیچ شوێنێکی دنیا نایبینی بەڵێ باسێکی سلێمانی بۆ بکە وەڵا خۆشەویستی خەڵکەکە بە تایبەتی ئەنی ئەو خۆشەویستیەکە ئەیبینی لێرە بەڕاستی هەر نییە لە هیچ شوێنێک بە تایبەتی کوردستان بەس لەبەری خەڵکی سلێمانی و دایم لێرە زۆربەیەم بینیوە باسی متماناکەی لە سلێمانیە بە گشتی لە کوردستانە بەڵێ ئەوە شتێکی خۆمانە زۆر ئەنی پێم خۆشەکە لە ناو کولتوری ئەمە ئەو خۆشەویستی تایە ئەو دڵخۆشیەی تایەک بەرامبەر یەک ئەو دایم خەڵکە ئێوە یارمەتی یەک بکات ئەنی هەرچەنە کێشەمان هەیە بەردەوامە بین لەبەری بەیەکەوەین بەو شێوەیە ڕاستە بە هەندێک شێوەیەک یەکبوون نییە بەڵام بەناو کولتور و کۆمەلگایە ئەو یەکبوونە هەرەمێنێت ئەو خۆشەویستی هەرەمێنێت زۆر باشە سەردانی ئەم جارێت بۆ کوردستان سەردانی زۆربەی ناوچەکانە کردو لە کوردستانە جگە لە سلێمانی جارێ هەر لە سلێمانی بووم ئەم جارە هەر لە سلێمانی بەڵێ خۆی تەسویرەکەش ئەوە چەند مانگ لەمەوە پێش بوو ئەوە هەر لە تێکەڵی سلێمانی و ڕانایە باشە زۆر خزمەتی ئێمەیان کرد لە ڕانیا هەروەها کە وتم خۆشەویستیەکە قەت نەمبینیەوە لە هیچ شوێنێک کەواتە ئەم کارانە وات لێکا لەوەی کە بەردەوام بی لە ڤیدیۆکانت وەروەها ئێستا بڕۆیتەوە ئەم جارە ڤیدیۆ جیاوازتر بکەیت شتی جیاوازترت هەبێت من بەردەوام ئەمەوێ بۆ شتی جیاواز بگەڕێم بەڵام ئێستا ئەم پەڕەیەمان دەست پێ کردووە خۆ ڤیدیۆ کۆنەکان ئەمێنن ڤیدیۆکانی من ئەمێنن کە ئەمێ خەڵک شت فێر بن لەسەر کوردستان و چیرۆکی کوردستان و مێژووی کوردستان ئەوانە هەر گرنگە و هەر بەردەوامە بن لەسەر ئەوانە بەڵام ئەمە شتێکی تازەیە ئێستا بە ئەمەوێ بە هەموو شێوەیەک بە هەموو شێوازی مۆسیقا تاقی بکەمەوە لەوانەیە یەکێک حەزی لە ئەم نوع مۆسیقایانە بێ شتی تر تاقیەکەینەوە بۆ شتێک هەبێ بۆ هەمومانە خۆی پەیامەکە ئەوەیە بە هەموو شێوەیەک دەنگی ئێمە بگاتە ملەتی کورد لە هەر شوێنێکی جیهان بێت ئەوە زۆر گرنگە بۆ من اینجا دوایی مۆسیقاکەش هەبێ بەردەوام بی نابێ بۆستی دایم وایە ئەگەرە تەوێ ئەنی مەسیجەکەت بگاتە هەموو کەسێک
ئەبێ دایم بەردەوام بیسە کارەکەت و قەت نەوەستی دەسە خۆش بێت پەیامی پشت ڤیدیۆ کلیپەکەت ئەوەیە پەیامیش پشت ڤیدیۆکانی خۆشت کە لە سەرەتایە تۆ بە کورتە ڤیدیۆ دەستی پێکرد لە سوشەل میدیاگەی خۆت هەمان پەیامە بەڵێ دایم خۆی هەموو یەک پەیامە بەس ئەبێ بگەیتە هەموو کەسێک نەک هەموو کەسێک سەری ئینستاگرام ناکە لەوانەیە یەکێک هەر حەزی لە مۆسیقا بێ ئێستا دەنگم ئەگاتە ئەوان دوای ئەوە ئەبێ بیرکەمەوە کێ جارێ دەنگم نەگەشتووە بۆیان ئەبێ بەردەوام بم بە دۆزینەوەی بەڵێ جاجار هەیە شت هەیە من ناتوانم بیکەم ئەو بۆی من پاڵپشتی و پشگیریش زۆر کەسی تر دەکەم کە ئەزانم لە ڕێی تر ئەتوانن ئەو شتە بکەن بۆم من دایم ئەڵم دەی بڕۆن لەگە پێیەکەوە با بڕۆین ڕۆن ڤیدیۆکانی بینەرێکی زۆری هەیە ڤیدیۆکانت وەرما من هەندێکم لە کۆمنتەکان خوێندەوە زۆری ئاماژە بەوە کە هەکار بە تەنها توانی وێتی زۆر کار بکات کە بە تەنهایە و تەنها لە ڕێگەی ڤیدیۆکانیەوە ئەتوانێت بکات ئەو کۆمنتانەی کە بۆت دێت تا چەند وات لێ ئەکات تۆ چەند ئێستا کار ئەەکەی زیاتر بتوانێت کار بکەی هەموو کۆمنتەکان بەڕاستی زۆر جوانن کە بۆت ئەوزێت بەڵام ئەمانەش گرنگە ئەم فیدباکی خەڵک زۆر گرنگە ئەی چۆن ئەبێ من دایم کۆمنتە خوێنمەوە بگەمە میلیۆن سبسکرایبەر و ئەو شتانە ئەوە قەت ناگۆڕێ لەبەرەوەی کۆمنتە خوێنیتەوە ئەی چۆن بەناو هەمویان ئاڕۆم ئەوە گرنگە بەناو هەمویان ئاڕۆم بەس ئەبێ فێر بیت کە هەندێک خەڵکێک هەر ڕق لەناو دڵیانایە ئەبێ ئیحمالی ئەوانە بکەی بێت هێبگەی کامانە تەنیا ڕقە و علاقەیان نییە تۆ هەرچیەک بکەی ڕقیان لە تۆیە ئەوە ئەبێ ئیحمالی بکەی بۆ بەردەوام بیت بەڵام ئەوانەی کە بەڕاستی یان قسەت بۆ ئەکەنەڵێ هاکارگیان زۆر سپاس لەبەر ئەمە و ئەوە هیوادارم ئەمەش بکەی لەوەوە فێرە بم باشە جارێکی تر ئەوە ئەەکەم بەڵام کە ئەیبینم خەڵک شتیوا ئەڵێمە کوکەتەوەتێ زۆر دڵخۆشە بم ئەیهێڵێ بەردەوام بم بەو شێوەیە ئەزانم کە کارەکەم ئیسیفادەی هەیە و ئەیهێڵێت کە من دایم ئەنی قەت هیلاک نەبم لەم کارەیە هەیە جا من زۆر ئەنی بەتەنیام من تەنیا خۆم ئەدیتینگەکەم هەموو ڤیدیۆکان کە ئەیبینی بێجگە لە ئەم میوزیک ڤیدیۆ ئەمە پرۆداکشن تیمێکی کوردی یارمەتی منیان داوە بە تەسویر و ئەدیتینگ و هەموو شتەکە بەڵام ڤیدیۆکانی ترکە خۆمێکم لەسەر یوتیوب هەمووی خۆم تەسویریەکەم خۆم تەرجمەیەکەم خۆم هەمووی لە لای منەوە هیلاکەبی بەست ڕۆژێک سەری کۆمنتەکانەکەی دڵ خۆش بێتەوە دەی با بڕۆینەوە ئەنەرژی دەداتەوە بەردەوامە بیدیسان دەستخۆش با لەسەر ئەو پرسیاری پەیوەند بمێنمەوە بەڵام بە جۆرێکی تر بەڵێ کۆمنتیشێ بۆ ئەنووسرێ دەڵێن هەکار تۆکە لە لەندەنیت ئەوەنە خۆشەویستیت بۆ کورد و بۆ کوردستان هەیە دەفەرمۆرە بۆ کوردستان بەڵێ ئەزانم ئەوەش بۆ نووسراوە دەی چۆن زۆر بینیمە بەڵام زۆر جاریش وەڵام داوەتەوە هەستەکەن من واز لە وڵاتم هێناوە من واز لە وڵاتم نهێناوە لە لەندەن لەدایک بووم یەکەم شت دووهەم شت ئەنی باشتر نییە کوردێک کە لە لەندەن لەدایک بێ ئاها دڵخۆش بێ بەرامبەر کوردبوونی و ئەوێت لەوێەوە دەنگی هەبێت بۆ هەموو دنیا پشگیریت بکات بۆ بتوانێ زانیاری بدا بە گەنجی کورد بەڵام ئەمە کەمتریەکەم کۆمنتانە گومانە کۆمنتانی کە باز لە سەرکەوتنەکان و دەستخۆشی پشگیری تۆکرێت ئەوانە زۆر پێنجی باشە هەر بۆ بزانن کە یەکەم جا دەستم پێکرد 2018 بوو دەستم پێکرد خراپەکە زیاتر بوو لەبەروی خەڵک منیان ناسی نەیانەزانی ئەگە بەڕاستی لەوانەیە ئەمەوێت تەنیا تۆزیانی مەشهور بم یا شتێک بەڵام دوای ماوەیە گۆڕە ئێستا 195 چاکە و 105 هەرمێنێت ئەوە قەت ناوەستەوە بۆیە بۆ هەرچی کەسێک لە هەرچی جۆرەکە ئەتەوێ شتە بکەیت ئیحمالی ئەو 105 بکە لەبەری 195 کەس پشتگیری باش جا لە ڤیدیۆ کلیپەکەتە من کەسێکم تیا بینی وەکو ئەکتەرەوە کوچی بەشدار بوو لە ڤیدیۆ کلیپە بەدرخان برای خۆمە وەکو ئەنی بووە بە برای خۆم ئەوە پشتگیری هەموو شتێکمەکات اینجا بەدرخان 2021 ناسیم کە هاتمە کوردستان ئەو لەگەڵ ئەو گەڕام بەناو کوردستانەوە ئەو زانیاری دا بە من لەسەر زۆر شت لەناو کوردستانە زۆر زیرەکە وشتی پشتگیریم کا لە ناو ڤیدیۆکە ئەو بەدرخانە جوان دەرچوو لە ناو باشە لە ڕێم ڤیدیۆ کلیپەوە کەسانی تریشت ناسیوە ئەی چۆن ئەو خۆی پرۆداکشن هاوسەکە ناویان ڤیژن هاوس دایرکتەرەکە ناوی محەممەد جەلالە کوردمەوەی ئەوەنە چێتە ئەم ناوچانە چۆن زۆر خەڵکمان ناسیوە زۆر ئەنی ڕفقایەتیمان دروست کردو لەگەڵ خەڵکی نوێ لە ئەم ناوت ئەو گوندەکە لەوێ ماینەوە خزمەتی ئێمەیانە کرد خواردنیان بۆ ئێمەێنا زۆر کەسمان ناسیوە بینی لەو شوێنانە بیرت ناچێتەوە ئەم شتانی کە لەوێ بینیتە لە هیچ شوێنێکی دنیا نایبینیت ڕاستی
زۆر شت ینی لە دیمەنەوە لە خۆشەویستیەوە لە خزمەتکردنەوە لە ئەو خەڵکانە کە بەڕاستی ئەیانەوێت بێنە بەردەمێت و پێ بڵێن ئەوەنە پێمان خۆشە ئەوەی کە ئیکەیت اینجا کە ئەوە یەکێک لە بەردەمە وەستاوە ئەڵێ دەستخۆشیت لێ یەکەم لەبەری ئەوەی چیت کردو بە وڵات ئەوە ئەمێنێت لە ناو دڵم دایم لە ناو دڵم ئەمێنێت ئەو خۆشەویستی خەڵکو و بەدەمەوە هاتنی خەڵکەی لای ئێمە هەیە لە ناو کووردا بە گشتی هەیە بەڵی شوێنێکی دنیا هەیە هیچ نەتەوەیەکی ترەوەی هەیە نەوەڵە من لە لەندەن لە دایک بووم خەرشتی وام نەبینیوە بە ژیانمە هەنی بۆ لە میلەتەکانی ترکە لە لەندەن ژین هیچ شتی وایتیان نییە بەڕاستی ئەم شێوازی کاری ڤیدیۆ کلیپە یەکەم کارت وەکە لەسەر ئەم شێوازە بێت بەڵێ کاری دیکەشتە بێت لە داهاتوودا پلانت هەیە پلانم هەیە بۆ هیتر ئەی چۆن شتی ترم ڕکۆرد زوانەیان جارێ بە ئەمە دەرچێ ئەمە چاک منی هیلا کردووە بەڵام شتمان ڕکۆرد کردووە جارێ نەگەشتین بۆ کلیپ پشتیوە لەسەر ئەوشتانی تر بەس ئامادەی زۆر پلانم بۆ زۆر گۆرانی تر چاوەڕێی کاری زۆر باشتر لەکەین زۆر سپاس کاکە کارپمان بڵێ کەسێک بە بۆنەی ڤیدیۆکانی تۆوە کوردستانی ناسی بێت و نەتەوەی کوردی ناسی بێت و هاتبێت سەردانی کوردستانی کردبێت زۆر جار چی هەبووە کەس خەڵک ئەم شانە نازانن بەڵام من دایمەن کە خەڵک بۆ شت لەسەر کوردستانە گەڕێ من دایم دەرەچم اینجا ئەوانەی کە لە دەرەوەی وڵات ئەیانەوێ بێن کوردستان سەردانکەن سەیری ڤیدیۆکانی منیان کردووە سەر یوتیوب کە من و بەدرخان و هاوڕێکەم ئاریا بەناو هەموو کوردستانەوە ڕۆشتین اینجا لەوێەوە فێرە بن ئەوانش چی بکەن اینجا کە پرسیاران هەیە ئەو ئەیبینم کە من سەری مەسیجەکەم دایمەن ئەگەر شتێکی گرنگ بێت جواب بەدەمەوە یەکێک بڵێ هەکار من ئەمەوێ بێم سەردانی وڵاتی ئێوە بکەم ئەتوانی پێم بڵێ ئەم مشکلەیە چۆن حەڵکەمە چۆن ئەمە بکەم ئەوە من دانیشم لەگەڵ زۆر نمونی وا هەبووە زۆر اینجا توانیا بڕیتنا کۆمنتەکان و بیبینی خەڵکەڵێن لەبەر تۆ هاتم بۆ کوردستان لەبەر ئەنی ئەو دڵخۆشیە ئەوە هاتوون پارەیان سەف کرد لە کوردستان کورد قازانجی لێ کردووە و وڵاتەکەیان بینیوە و فێر بوون کە ئەمە کوردستانە و هیچ شوێنێکی تر نییە بناوی کوردستانە دواتر نامایان بۆ نردویتەوە کە بڵێن بەڕاستی کوردستان هەکار بەڕاستی کوردستان ئەوە بکە تۆ باسی کردووە چۆن ڕۆژێک هەمویان کۆکەمەوە بڵاویەکەمەوە بۆ خەڵک بیبینن بەڵێ شتێکی زۆر جوانە من هەیە بە ڕۆژانە قسەیان لەگەڵەکەم هیچتان پێویست بوو پێم بڵێ لەبەری ئەمەوێ کە هاتن بەڕاستی بە باشی بیبینن نەکەوە نەزانن چی بکەن و هەر لە یەک شوێنە بمێنن ئەمە بڕۆ ئێرە خۆشە ئەوێ خۆشە وا بکەن و دایم ئەڵێن وەکوکە خۆم ئەڵێم ئەو خزمەتە کە بینیمان ئەو خۆشەویستێک کە بینیمان لە هیچ شوێنێکی دنیا نیە دەسەکانە خۆش بێت اینجا شتێکمان بیستووە ئەڵێن هەکار هەر لە مناڵیەوە بینەرێکی باشی کەناڵی کورسات بووە بەڵێ من بیرم یەت کە مناڵ بووم لە لەندەن سەتەلایتێکمانە بوو کە ئەبێ ئەنی دیشتەکە خۆت لە پەنجەرەکەەوە بیجوڵێنی اینجا باوکمەوێت قناتێکی تازەیە بناوی کورسات ئاوا دانیشت بووین تا لە پڕۆ دەرچوو اینجا وەکو کاونتداونێک بوو اینجا کورسات دەستی ئەو ڕۆژەم بیریت اینجا وەکو یەکەم قناتی کوردی بوو کە بینیمان بە ژیانمان و ئەنی دایم لە دڵمایە ئەو مۆمنتە لە برەوەی یەکەم جارە لە دایم کە مناڵ بووم هەشتی ئینگلیزیە بینی لە پڕۆدانێکی کوردی دەرچوو اینجا هەر هەموو ڕۆژە سێرمانە کردوای ئەوە اینجا هێشتی ئەوەش هێشتیویتی ئێمە کوردیەکەمان باشتر بێت هێشتیویتی لە دەرەوەی وڵات بتوانین کوردستان ببینین ئەو کاتە یوتیوب نەبوو ئینستاگرام نەبوو شتیوان نەبوو بەو شێوەیە توانیمان بێگومان دەستی خۆش بێت لە هاوڕەکانت کە بەرەچەڵک بەریتانی بن داوای هیچیانێ کردووی کە لێرە ویان بریتەوە شتێک کە تایبەت بێ بە کورد بە کوردستان والله حەزیان لە جامانە و شتی وایە یاخۆت حەزلێکیمە بێتەوە من دایم لەبەری من دایم جامانە و شتی وا لە بەرەکەم دایم بڵێ بەڵێ جامانەی کوردی بە تایبەتی ئەم نەوعە ڕەشەکە و ڕەنگە و ڕەنگەکان ئەوی گوڵگوڵەکان بڵێ دایم لێرە بۆیانە بەمەوە یا داوای تەزبیح قەزوان تەزبیح بەڵێ زۆربەی کاتێتە نانە قەیسی و قەزوان گەزۆ نازانم گەزۆ چیە بەرکی ئەزانم بەس ببینم ئێمە گەزۆت پیاڵین کەچی پرسیارێکی دیکەش بکەم هاتوێتوانێت لەگەڵ خواردنە بینە چوانێ ئێستاوتت هەموو ڕۆژەکە با بەخۆی وەکوکەوتم پێم ناخۆش بڕۆ چێشخانەیەک و کەباب لەسەر مێنیۆکە بڵێم کەباب ناوێ
بەڵام ئەمڕۆ کفتەمان تاقی کردەوە زۆر خۆش بوو زۆر خۆش بوو کفتەیەکی زۆر خۆشمان خوارد بە ئێوە ناخۆش هەوڵەدەم شتی تر تاقیکەمەوە لەبەری باسییان کرد مریشکی برژاوی ئێرە کە دانەیەکی سەرماشنیە بڵێن سەر و پێ و سەر و پێ بۆ من نییە حەزم لە برنجەکەی برنجی ناوی سەر و پێ بەڵێ حەزم لەوەیە بەڵێ گیپە بەڵام سەر و پێ ئەوە جارێک ئەگەر لە ماڵەوە هەبێ ئەی خۆم بەڵام ئەگەر کەباب هەبێ لەولا ڕۆم بۆ لای کەبابەکە ناڕۆم بۆ لای سەر و پێک دەستە خۆش بێ کارجیان لە کۆتایی ئەگەر شتێکت هەیە بێ بتێوی بیگەێنیت و باسی پلانی دوای ئەم ڤیدیۆ کلیپەمان بۆ بکەیت هەنگاوی دواتری هەکار چی ئەبێت ئەوەی کە ئاگاداریش مەمزەم هەفتەیەکت ماوە لە کوردستان بەڵێ ئەم هەفتەیە ینی بەردەوامی لەسەر ئەم ڤیدیۆ کلیپە و بڵاوکردنی و ئەو شتانە بەڵام دوای ئەوە لە داهاتووە ئامادە بن بۆ زۆر شتی تر وەکو ئەمە زۆر شتی جوانتر ئەمە بیدایەتەکەیەتی لەمەیە فێرە بین چیمان ناتوانی بیکەین جوانتر و ئەینوسین و دووبارە یینەوە و بەردەوامە بین لەسەر کارەکەی خۆمان و کوردستانە ناسێنین بە هەموو دنیاوە بە شێوەیەکی زۆر جوان لە ئێستاشەوە جژنە پیرۆز بێت و فەرم تۆ جژنە پیرۆزی خۆت بگەێنە لە هەوادارانە لە بینەرانی کورسات و کورسات مەگەزین جژنی هەمووتان پیرۆز بێ زۆر سپاستانەکەم هیوادارم ڤیدیۆ کلیپەکەتان بەدڵ بێت و بەردەوام بن لەگەڵم هەر بژی کورد و هەر بژی کوردستان ئامادەبوون ئەمە زۆر زۆر خۆشحاڵ بوون هیوای سەرکەوتنە بۆ خوازیین و هەمیشە بەردەوام بی لە کارە جوانەکانت.